یەکێک لەو کەسانەی کە لە خەمی قیامەتی خۆیان بووە مامۆستا مەلا عوسمانی هەڵەبجە ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە فەقێ بێ ئەڕوا بۆ بیارە بۆ خزمەتی شێخ عەلاءالدینی بیارە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ئەمە من لە فەقێکانی مامۆسام بیستووە کە چەند جار گێڕاوێتەوە بۆیان ئەچێتە خزمەتی شێخ عەلاءالدینی بیارە کە شێخێکی مبارەک بووە کە خزمەتی عیلم و دینیان کردووە لەبەر خاتری خوا مامۆستا عەرزی شێخ ئەکا قوربان دوعایەک بەسەرما بخوێنە کە ئیتر ئافرەتی نامەحرەم نەبینم سەر ئەخاتە بەردەستی شێخ عەلاءالدینی بیارە چەند دوعایەک بەسەریا ئەخوێنێ کە لە کۆتایی تەمەنیا مامۆستا مەلا عوسمان فەرموویەتی سپاس بۆ خوا بە بەرەکەتی ئەو دوعایەوە تا ئێستا یەک نەزەری حەرام بە نەسیبم نەبووە